سێ ساڵە ڕووداوەکانی ڕۆژی 16 ئۆکتۆبەری 2017 بە شێوەیەکی چاواشەکارانە لە هەندێک لە میدیاکانی پارتی دیموکراتی کوردستان بەتایبەتی و لە هەندێک میدیای دیکەوە بە گشتی قسە و باسی لێوە دەکرێت. بەداخەوە بەشێک لەو لایەن و میدیایانە و ئەوانەی لە پشتیەوەن و سپۆنسەری دارایی دەکەن نەک دڵۆپێک خوێن، بەڵکو دڵۆپێک فرمێسکیشان بە کەرکووک و ناوچەدا برنراوەکان ڕەوا نەبینیوە و ئەو شینەی دەیکەن هێندەی دۆزینەوەی دەرفەتێکە بۆ پەلاماردانی یەکێتی و هێزی پێشمەرگە یەک لەسەر سەدی بۆ لە دەستچوونیە و ناوچانە و مەینەتی خەڵکەکەی نییە. خەمخۆری بۆ کەرکووک و ناوچە کوردستانێدا بڕندراوەکان مانەوەیە لەگەڵ ئازار و مەینەتەکانی خەڵکەکەی و پاراستنی گیان و سەر و سامانیان و قومار نەکردنە بە گیان و چارەنووسیان. ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر و ڕۆژانی دواتر کاردانەوەی ڕێفراندۆمە نامەدروس و بێبەرنامەکەی ڕۆژی 25 سێپتەمبەری هەمان ساڵ بوو. هەروەها بە جۆرەی ڕێکەوتنیی پێشتری نێوان عێراق و سەرۆکی پێشووی هەرێم بوو بە چاودێری فەرماندەکانی ئەمریکا و هاوپەیمانان نەک کارێکی کتوپەڕ. ئەوە ڕاستە جموجۆلی هێزەکانی عێراق و پراکتیزەکردنی ڕێکەوتنامەی پێشتریان لەگەڵ هەرێم سەبارەت بە پاشەکشەی پێشمەرگە بۆ ناوچەکانی بەر لە هاتنی داعش لە ڕۆژی 9 2014 تێکەڵ کرا بە ڕق و کاردانەوەی ڕێفراندۆمەکە. چاوپۆشی ئەمریکا لە ڕەوتی ڕووداوەکان کاردانەوەیەک بوو لە بەرامبەر هەڵوێستی بێپاچی سەرکردایەتی سیاسی ئەو کاتەی هەرێم. 16 ئۆکتۆبەر وەک ئەو تەونەی بۆی چندرا بوو، نەخشەکە وا نەهاتەوە یان وەکو ئەوەی میدیاکانی نزیک لە پارتی دایانەوێ بیخەنە گردنی یەکێتی یاخود وەکو خۆیان ئاماژی پێدەکەن باڵێکی یەکێتی، بەڵکو زۆر لەوە گەورەترە ئەوان لەوەدا کورتی بکەنەوە لەبەر چەند هۆکارێک. ڕێکەوتنیشی پێشوەختە بە چاودێری ئەمریکا و خودی مەسعود بارزانی هەبوو بە ئیمزای کەریم سنجاری وەزیری پێشمەرگە بە وەکالەت و وەزارەتی بەرگری عێراق و هاوپەیمانی نێودەوڵەتی دژ بە داعش کە لە بەرامبەر وەرگرتنی چەک و تەقەمەنی لە هاوپەیمانان و عێراق و دابینکردنی بڕی 400 ملیۆن دۆلاری ساڵانە لەلایەن پێنتاگۆنەوە بۆ پێشمەرگە دەبێت پێشمەرگە لە دوای شەڕی داعش بگەڕێتەوە شوێنانەی پێش دەستپێکردنی شەڕەکە لێی جێگیر بووبوون. هۆکاری 16 ئۆکتۆبەر ڕیفراندۆم و دروشمەتوندەکانی سەردەمی بانگەشە و کەمپینەکانی بەر لە ڕیفراندۆم و ڕاگەیاندنی چەندجاری سەرۆکی پێشووی هەرێم بەوەی مادەی 140 کۆتایی هاتوو کورد مادەکی بە خوێنی خۆی جێبەجێ کرد. بینرا کە ئەمریکا و ئێران لە هەموو شتێکدا پێچەوانی یەکتر لێدوان دەدەن و ڕەفتار دەکەن. لە 16 ئۆکتۆبەردا ئەگەر یەکیشیان نەگرتە بێ ئەوا سەری ڕەزامەندیان بۆ سندنەوەی ناوچە جێناکۆکەکان لە دەستی کورد ڕاوەشاند. یەکێک لەو خاڵانەی هێشتا لای خەڵکی بێویژدانی کوردستان بە ئاشکرا دیارە ئەو بەرگریە بوو کە کرا تا ئەو کاتەی بڕیاری کشانەوەدرا. پێشمەرگەی یەکەکانی سەر بە هێزەکانی هەفتا بوون کە نزیکەی 40 پێشمەرگیان شەید بوون و هەمووشیان لە هێزەکانی یەکێتی بوون. هەر لە سەرەتاوە ئاشکرا بوو هێزەکانی عێراق بە جۆرێ و بەرنامەیی دیاریان کردبوو بۆ خۆیان دەگەڕانەوە سنوورەکانی پێش هاتنی داعش واتە وەک لە ڕێکەوتنە شاردراوەکە داهاتبوو. هێزەکانی هەشتا دڵنیا بوون سوپای عێراق و حەشتی شەعبی بازگەی شێراوە نابەزێنن، بەڵام بۆ شاردنەوەی هەڵاتنە پێشوەختە و خشکەیەکەیان لە کەرکووک جگە لە تەقەندنەوەی پردێکی پێکەوە گرێدانی کەرکووک و هەولێر چەند ڕۆژێک پێکدادانیان لەگەڵ هێزەکانی عێراق لە شێراوە کرد و ناویان لێنا داستانی پردێ. دوای دووسێ ڕۆژ لە 16 ئۆکتۆبەر کەناڵە ئاسمانەکانی نزیک لە پارتی هەواڵێکیان بڵاو کردەوە گوایە لە ناوشاری کەرکووک ڕاپەڕینی جەماوەری لە دژی هێزەکانی سوپا و حەشتی شەعبی دەستی پێکردووە. ئامانجیش لەوە دروستکردنی شەڕ و پێکدادان بوو، بەڵام گەڕانەوەی خەڵکەکە و ڕوونەدانی کارەساتی گەورە لە نێوان کورد و پێگاتەکانی تر و ئاهەنگی نەورۆز و مانەوەی یەکێتی لەگەڵ خەڵکەکە لە سەرەتاوە و دواتر گەڕانەوەی حیزبەکانی ترجگە لە پارتی ئەوانە زۆربەی و بەرنامانەی پوچەڵ کردەوە کە لە دژی کەرکووک داڕێژرا بوون. یەکێتی و لایەنەکانی دیکە سوور بوون لەسەر ئاساییکردنەوەی دۆخی کەرکووک و دانانی پارێزگارێکی کورد بۆ شارە، بەڵام سەرباریەوەی پارتی چەندین باڵێنیاندا هیچی جێبەجێ نەکرد، لەوەشدا سیاسەتی بانێک و دوو هەوایان پەیڕەو کرد و داوای دانانی پارێزگارێکی بێلایەنیان کرد بە خواستی ئەوان دابنرێت و ئەو مشت و مەڕیان درێژە پێدا تا دوجار گەیشتنە ئەو ڕادەیی چیتر پۆستی پارێزگاری کەرکووک لە دەستی کوردان نەبێت لانی کەم لەم خولەدا.